دژی ئەو بڕیارەی کە لە محکمەی اتحادی بەتایبەتی لە سیمان لە هاوکاتە لەگەڵ ڕاگەیاندنی کەمپینی 16 ڕۆژی بەڕەنگابوونەوەی تونوتیژی لەو کاتەیە محکمەی اتحادی ئەو بڕیارەی دەرکردکەوە پیاو کە ژنی دووەمەیە ژنی یەکەم بۆی نییە داوای جیابوونەوە بکات بە تایبەتی حتا ئەگە بە ڕەزامەندی ژنە یەکەم بێت یا بە ڕەزامەندی نەبێ بۆی نییە داوای جیابوونەوە بکە. بۆیە ئێمە زۆر دژی ئەو بڕیارە ئەوەستین چونکە ئەمە لێسندنەوەی مافێکی سەرەکیە لە مرۆڤ کە ژنە و کە ینی بوونێکی زۆری هەیە لە ناو کۆمەلگا. لەلایەکی ترەوە شیرازەی خێزانی شتێکە چێ لەلایەکەوە لە هەموو ڕوویەکەوە من باسیەکەم وەکو با بڵێن کە پیاوێ دووژنی هەبێ کە مەسەلەن چی کاریگەریەکی دەرونی ئەبێت لەسەر مناڵەکانی کە ئەو مناڵانە چۆن سەیرێکی ئەم پیاواکەم. بۆیە ئەمە لە ڕووی دەرونیەوە بۆ نەوەی داهاتوو ئەمە کاریگەریەکی زۆرە بێ و ئەم دیاردەیە ئەبێتە کەلتورێک ئەمێنێتەوە بۆ نەوەی داهاتوو بەردەوامە بێ لە کاتێکە ئەمە زۆر کاریگەری ئەبێ لەسەر ڕەوشی ژن لەسەر بوونی ژن لەسەر ڕۆڵی ژن لە ناو کۆمەلگا و لە ناو خێزان. بۆیە ئێمە لەبەر ئەم هەموو هۆکارانە دژی ئەم بڕیارە ئەوەستەینەوە و داواکارین لە هەرێمی کوردستان لە ئەنجومەنی دادوەری کوردستان ڕێکارە ئاسایەکان ڕێگارە پۆزەتیڤەکان بگرنە بەر بۆ بۆستانەوە دژ بەم بڕیار. بەڕاستیەکەی ئەگەر پیاوێک ژن بەسەر ژنی خۆی بێنێ زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەو ژنەی ناوێ یعنی بەڕاستی زۆر لێکردنە زۆرە ملەیە بینی کەسێک لەگەڵ کەسێکی تر بژێی. من نمونەت بۆ دێنمەوە ئێستا کە مەسەلەن قەمیسێکت بۆ بکڕیت و ناتوانی بەدڵی خۆت نەبێ ناتوانی لەگەڵی هەتا دەیدڕێنی لەبەری بکەی وەنیە یعنی بە هەموو ڕێگەیەک هەوڵ دەدەی ئەو قەمیسەی خۆت بدێ یەکێک زایعی بکەی فڕی بدەی چوزانم چی لێ بکەی ئەی ژیان یعنی مەسەلەن ژیانێکی دوور و درێژ و چۆن دەتوانی لەگەڵ یەکێک بەسەر ببەی کە توی نەوێ. بەڕاستی ئەم بڕیارە ئەمە 14 ساڵە لە کوردستان جێبەجێ دەکرێ و هیچ کێشەی نییە و زۆر بەڕێک و پێکی بەڕێوە چووە. ئێستا دادگای فیدرالی ئەم بڕیارەیدایە بەڕاستی من پێم سەیرە هەتا ئێستا لایەنی پەیوەنددار بە پەرلەمان و حکوومەت و هەموو لایەنەکان تا ئێستا کاردانەوەیان نەبووە تا ئێستا بەرپەرچی ئەم بڕیارەیان نەدایتەوە لەبەر ئەوەی ئەی کەسێک ببێتە شەریک لە پیاوت لە منداڵت لە ماڵت لە خواردنت لە جێگە و ڕێگەت لە خۆشەویستیت یعنی چۆن کاردانەوەی خراپی نابێت لەسرت. من ئێستا کە ئەو مایکە لە تو بسەنم بەدوام ناکەوی لێمی وەربگریەوە بەدوامەکەوی لێمی وەرەگریەوە سەعاتەکەت لێ وەرگرم بەدوامەکەوی لێمی وەرەگریەوە کە دەتوانرێ لە ڕۆژێکە 10,000 سەعات بگۆڕی و بیکڕیەوە ئەگەر مەبەستت بێ. بەڵام هاوسەری ژیانت یعنی ئەو کەسێک کە ژیانت لەگەڵی پێکهێنایە کە کەسێکی تر بێلێتی داگیر بکاولێتی ببا ئەمە چۆن کاردانەوەی خراپی نابێ چۆن شیرازەی خێزان تێک نادا چۆن تەسیر لەسەر منداڵ ناکە یعنی بەڕاستی کاردانەوەی خراپی لەسەر هەموو پێکهاتەکانی خێزان دەبێ لەسەر نەفسیەتی منداڵ دەبێ لەسەر نەفسیەتی ژنە بێ. بۆیە جیابوونەوە بەڕێی من باشترین حەلە ئەگەر خۆی بیەوێ ژنەکە. ئێمە ناڵین خۆناڵین جیابوونەوە بۆ هەموو حالەتەکان ئەگەر من نامەوێت لەگەڵ کەسێک بژیم جیابوونەوە باشترین